هاوشێوەبوونی مەست. بۆ ئەوەی بە پێی شایستەبوونی ئینجیل بژین پێویستە لە یەکبوون و هاوناوازیدا بژین لەگەڵ یەکترین ڕەوشتی مەسیح دەربخەین وەکو خۆشەویستی و خاکەساری و قوربانیدان. لەم بڕگەیەدا پۆلیسی نێردرا و پێشەکی بۆ ئەم پەیامەدا دەنێ و دەڵێت با بگەڕێینەوە بۆ ئەوەی کە گوتی دەتوانین ناوی لێ بنین یەکبوون و هاوناوازبوون لەگەڵ یەکترین لە ژیاندا. تەنها بە شێوەیەک بژین کە شایستەی پەیامی ئینجیلی مەسیح بێت، تاکو کاتێک بێم و بتان بینم یان لەلاتان و هەواڵتان ببیسم بزانم کە ئێوە لە یەک ڕۆحدا چەسپاون و بە یەک دڵ تێدەکۆشن لە پێناوی ئەو باوەڕەی کە لەسەر بناخەی پەیامی ئینجیلە. ئەمە ئەو هاوناوازیە کە خوددا دەیەوێت تیایدا بژین. ئەمە ئایەتەش پێشەکیە بۆ ئەوەی دەیەوێت دواتر پێمان بڵێت کە دەبێ ئێمە لە هاوناوازیدا بژین. بەڵام پێمان دەڵێت چۆن بتوانین ئەوە بکەین. من بەم بەشە ناو دەنێم جەختکردن لەسەر کەسایەتی دیکە. بەشی 2 ئایەتی 3 هیچ شتێک بە خۆپەرستی و لووتبەرزیەوە مەکەن، بەڵکو بە شێوەیەک بێفیز بن کە بەرامبەرەکەتان لە خۆتان بە باشتر بزانن. لێرەدا ئێمە باسی هاوناوازی بوون نەکەین لە ژیاندا. بەڵام چۆن؟ پۆلیس دەڵێ تەنها بایەخ بە بەرژەوەندی تایبەتی خۆتان مەدەن، بەڵکو بە هەریەکەتان بایەخ بە بەرژەوەندی خەڵکی دیکەش بدات. پۆلیس بەردەوام دەبێ و ڕێنمایی و ڕاستپاردەکانی تەواو دەکات بۆمان نمونەی عیسا مەسیحمان بۆ دەردەهێنێتەوە کە مەزنترین نمونەیە بۆ ئەم ڕاستیە. ئایەتی 5 دەڵێ وەک عیسای مەسیح بیر بکەنەوە. باشە بیرکردنەوەی عیسای مەسیح چۆن بوو؟ ئەوەی بە سروشتی خۆی خوددایە نەیویست یەکسانیەکەی لەگەڵ خوددا بۆ خۆی بخۆزێتەوە، بەڵکو خۆی کردە هیچ شێوەیەکی وەرگرت وەک مرۆڤی لێهات. سەرنجی ئەم لە یەکجوونە بدەن، واتە لە نێوان یەکسانی لە نێوان خوددا و شێوەی بەندەی وەرگرت. دوای ئەوە دەڵێ کە بە ڕوخساری مرۆڤ بیندرا. بیر لەم قسەیە بکەنەوە، خوددا بوو بە مرۆڤ وەکو منداڵێکی بچووک لەدایک بوو، خۆی نزم کردەوە هەتا مردن ملکەج بوو، تەنانەت مردنی سەرخاچ. عیسا مەزنترین نمونەیە بۆمان، بەڵکو زیاتر لەوەش بیرکردنەوەیە کە پۆلیس ڕادەسپێرێت و دەڵێ تەنها بایەخ بە بەرژەوەندی کەسانێکی بەرژەوەندی خۆتان مەدەن، بەڵکو هەر یەکەتان بایەخ بە بەرژەوەندی خەڵکی دیکەش بدات. عیسایش کۆمەند خۆی کردە هیچ شێوەی بەندەیەکی وەرگرت. ئەمەش دەمانبات بۆ یەکبوون وەکو جەستەی عیسای مەسیح. ئەم بەشە پێی دەڵێن کاری باڵای خۆشویستن، چونکە باسی عیسا دەکات وای کردە خۆی کە وەک وشەی یونانی کە نۆسیس بەکاردەهێنرێت. پۆلیس ئەم وشەیە بەکاردەهێنێت بۆ ئەوەی بڵێت کە عیسا خۆی کردە هیچ لەو پێگەمەزنەی لەگەڵ باوک وە بەندە کە لەگەڵ باوکدا بووی بوو بە بەندە. قسەی زۆر هەیە بیڵێن دەربارەی بەجەستەبوون واتە گرنگی خۆکردن بە هیچ، بەڵام ڕاستیەکەی زۆر سادە و ڕوون و بەهێزە. ئێمە پێویست ناکات هەموو ئەو واتە لاهوتیە کە دەگەیەندرێت دەربارەی خۆکردن بە هیچ بیزانین. بۆیە ئەم بنەمایە ئەم ڕاستیە بەکردەوە و بە هاوشێوەبوونی مەسیح پەیڕەو دەکەین. ئەم ڕاستیەش ئەوەیە کە ئێمە بۆ ئەوەی بەپێی شایستەبوونی ئینجیل بژین پێویستە لە یەکبوون و هاوناوازیدا بژین لەگەڵ یەکترین ڕەوشتی مەسیح دەربخەین بۆ وەکو خۆشەویستی و خاکەساری و قوربانیدان. ڕاستێکی سادەیە بەڵام زۆر قوڵە. پاکبوون و هاوناوازی لەگەڵ جەستەی عیسای مەسیح ئاوامان لێ دەکات. پرسیاری تێڕامان و پەیڕۆکردن لێرەدا ئەمەیە بە چ شێوازێک شوێنکەوتووی نمونەی مەسیح بین لە پەیوەندیکی ڕۆژانەمان لەگەڵ هەموو باوەڕدار و بێباوەڕان. خزمەتکارێک باسی ئەزموونێکی خۆی دەکات لە سەرەتای بیستەکاندا، داوای کچێک دەکات، بەڵام کاتێک بیری دەکردەوە لەوەی بەتەمایە ببێتە هاوسەری پرسیاری لە خۆی کرد، یعنی چی هاوسەری ئایندەی خۆم خۆش بێ وەکەوەی مەسیح منی خۆشویست. جا ئەم بڕگەی خوێندەوە کاڵێت تێگەیشت کە پێویستی بەوەیە هەمان بیرکردنەوەی هەبێت بەرامبەر بە هاوسەرەکەی کە لە بەرامبەر بە عیسای مەسیحەتی. جا بیری لەوە کردەوە کە چۆن خۆشی بێ وەکو مەسیحی خۆشویستووە. تەحەدایەکی گەورە بوو، بەڵام بڕیاریدا بە جددی بگرێت. دەڵێ لە ماوەی 6 ساڵ پەیڕەوەدەوامی هەموو ڕۆژێک بە جددی کاری و ئەومە دەکرد. مەسیح وەکو باوەڕداران داوامان لێ دەکات کە یەکتریمان خۆش بێ وەک خۆی ئێمەی خۆشویستووە، نەک تەنها هاوسەر و دایک و باوک، بەڵام هەمومان پێویستمان بەوەیە کە یەکترمان خۆش بێ وەک مەسیح ئێمەی خۆشویست. ئەو خۆشەویستی کاری وا لە خێزان و لە جەستەی مەسیح لەو پەڕی ناوازەیە دەکات، ئەوەی شایەتی دەدات کە شایەتێکی لەو پەڕی هێزدایە. با پێکەوە ئەوە بخوێنینەوە کە پۆلیس بۆ خەڵکی گەلاتیا لە بەشی 6 نووسیوێتی، کەواتە با لە چاکەکاری نەکەوین، چونکە ئەگەر وەرە بەر بدەین لە کاتی خۆ خراپەدا دروێنە دەکەین، اینجا هەتا دەرفەتمان هەیە با چاکە لەگەڵ هەمووان بکەین، بە تایبەتی لەگەڵ خێزانی باوەڕداران. بەشێک لە تێگەیشتنی کاری چاکە بۆ هەمووان و بۆ هەموو باوەڕداران و بێ باوەڕان ئەوەیە کە عیسای مەسیح لە پێناوی نوێژی دەکرد، ئەوەیە کە پۆلیس باسی دەکرد. ئەمەش هەر ئەوەیە کە عیسا فەرمووی تاکو هەموو یەک بگرن، هەر وەک تۆ
لە بنەمای مندا کە منیش لە تۆدام با ئەوانیش لە ئێمەدا بن. بۆچی؟ تاکو جیهان باوەڕ بهێنێت کە تۆ منت ناردووە. ئەمەش بەشێکە لە ئامانجەکانی یەکبوونی جەستەی مەسیح. ئیسا لە پێناوی نێرداوان و لە پێناوی ئێمەش نوێژی کردو لەو کاتەی بەرەو لە خاشدا هەندەچوو لە ئینجیلی لوقا بەشی 17 ئایەتی 23 دەفەرمێ من لەواندام و تۆ لە مندای تاکو بە تەواوی یەک بن و بۆ ئەوەی جیهان بزانێت تۆ منت ناردووە و ئەوانت خۆشویستوە هەر وەک چۆن منت خۆشویستووە. بۆیە با دووبارە بنەماکە بخوێنینەوە بۆ ئەوەی بە شایستەیی ئینجیل بژین پێویستە لە یەکبوون و هاوناوازیدا بژین لەگەڵ یەکترین ڕەوشتی مەسیح دەربخەین و وەکو خۆشەویستی و خاکەساری و قوربانیدان.